السلام عليكم جماعة، شلون باشن أحوالتان؟ توجه قسە لەسەر ئەدەبەکەم ئەدەبی کوردی ئەوازام تەلەبە تۆزە کێشی لێ هەیە ئەوە لەو خۆشی یعنیەوە ئاڵۆزیش نییە بەس چەند تەکنیکێکەیە و چەند خاڵێکەیە کە بێ بەکاری بێنی لە کاتی خوێندنی ئەدەبە. زۆر جارە تەلەبەم بیستە چ لای خۆمان چ لە سۆشیال میدیاوانش ئەڵێن ئێمە هەر لەبەر یەکەین و هەر چۆن لەی دەرخێکەینەوانە بەس من وان ناکەم، ینی خۆی ئەو شێوازەش هەڵەیە، یعنی ئیلا لەبەرکردن ئەوە هەر لەبیر دەچێتەوە، سوودی نامێنێت. تۆ هەتاوەکو بەیانی باشیش لەبەرت بێ، تۆ ڕەنگە ئەم پەڕەیە بخوێنیت باش لەبەر بێ و دوو خولەک بیڵیتەوە، بەس دوای ماوەیەک ئەگەر دووبارە نەیخوێنیتەوە شتەکەت بیر نییە، تاکو سەیری نەگەی نازانی چییە. بەس چەند شتێکی ئەگەر بەکاری بێنیەوە ئیسپادەی زۆر زۆرێک کە خۆم بۆ یەکەم ساڵ بەکارمێنا بۆ ئەم ساڵش تەبان دەربەکارهێنم. بۆ نمونە تەبان سەرەتا ئەدەبەکە بکە بە ناوەڕۆکێک بۆ خۆت. ئێستا لێرە ئەمە خۆی ماسە عومەر لە مەرجەمەکەیەوە چۆن بڵێ یەکو ناوەڕۆکێک دایناوە، بابەتەکانی بەش کردووە. ئەدەبەکە لە چی پێکاتە؟ وەرزی یەکەم پێکاتوە لە شیعریش سێ قۆناغە، پێکاتوە لە ڕەخنە و پێکاتوە لە وتار. پەخشان زۆر نییە، وتاریش سێ قۆناغە. ئاوا بۆ شێوەیە چۆن بڵێ هەڵکاریکی بۆ بکە باشە. دوای ئەوە ئەمە هەڵکاریەکەت کرد، اینجا دیری سەر بابەتەکان دانەدانە بە پێی ئەو هەڵکاریە دانەدانە ئەیان خوێنیت. هەر بابەتێک تەواو کرد کە لەم هەڵکاری من باسی شیعرەکات ئەم بابەتانەیە. یەکەم بابەت شیعر بە شێوەیەکی گشتی داواشە لەسەر قۆناغەکان. قۆناغی یەکەمە خوێنم، قۆناغەکەم پێکاتوە لەم دوو پەڕەیە، ئەم دوو پەڕەیەش و ئەمە قۆناغیم پێکاتوە لەو چوار پەڕەوە نیوە باشە. چۆنەی خوێنی؟ سەرەتا پەڕەی خوێنیت، بزان ئەو پەڕەی لای تۆ چەندێکیان نووسراوە. ئەم پەڕێ تەبان ئەم مەزمەی من زۆر باشە، ئەوەش ئەگەر بەکاری بێنن نیشە باشەکەن، چکە هەموو ئینەکەی بابەتەکان کتێبی نووسیوێتەوە بە شێوەی پرسیار وەڵام، وای دەگا باشتر لی تێبگێت لە کۆتاییار بابەتێکی شۆڵبژاردننی داناوە. خۆم ساڵ یەکەم لەسەر ئەمەم خوێنم، ساڵیشە لەسەرەوە زۆر باشە مەزەمەیە. ئەوە کوتمان پەڕ ئەی خوێنن، هەر پرسیارێک و دوو سێ جار بخوێنەوە، بزان پرسیارەکە باسی چیەکە، بۆی لە پرسیارەکە تێبگەی دوای ئەوە وەڵامەکەی باشە. بەس خوێندنەوە دوو سێ جار پرسیارەکە وەڵامەکەن، جا بێرە سەر پرسیارێکی تر. تەبعەن ئەمە سەرتا بێ لی تێبگەی، دوای دێرە سەر پرسیارێکی تر، دانە تاکو پەڕەکە تەواو سەمە 8 پرسیارم پەڕەی من. ئەنجا دێم یەکەم پرسیار دیسانەوە بە خوێندنەوە، ئەنجا دوای لە دوایەوە بەلەبەرە دەڵمەوە تاواکو چەند جارە بەلەبەر تاواکو وام لێ دێتر پێویستم بە کتێبەکە نەبێ باشە. یعنی هەر هەمووی بە جوانی لەبەرەکەم، بەڵام گوتمان پێش لەبەرکردنەکە بێت چی بکەی بێ لی تێبگەی، چکە هەنێ شتەیە ئەگەر هەر بە لەبەرکردن بێ لێ تێکەچێەوە گوچی مەبەستمان چیە لەم قسەیە. یعنی کاتێ بۆ منە پرسیارە وەزارەکان شتان پیشان نەداتە لە پشتەوە چۆن ئەم قسەی من بەڵگەیە بۆ ئەم قسەی من سێرکە. ئێستا بۆ منە شیعر هەرچێ قۆناغی شاعر لە هەرچێ قۆناغا هەر باسی شۆڕش و ئەو شتانەکە، بەڵام شێوازی دەڕڕینەکەی جیاواز ئەوە زۆر مهمەکە بتوانین جایکە دوێکە لەو خاڵانەیە کە ویستم لەسەری قسەکەم و باسیکەم. زۆر گرنگە و خاڵەکە بتوانی بابەتەکان جیا بکەیتەوە. ڕاستە هەرچێ قۆناغی شیعر باس لە شۆڕش و پێشمەرگە و ئەو بەزم و ڕەزماکە، بەڵام هەر قۆناغێک و بە شێوازێک داڕژراوە، یعنی شێوازی داڕشتنەکانیان جیاوازە لەگەڵێکە. چۆن؟ ئێستا بۆ نمونە لە قۆناغی یەکەم ئاڵێ چی؟ ئەڵێ خەباتی سیاسی ئەو سەردەمە خرایانە و دەقە شیعرەکان باشە، بەڵام لە قۆناغی دووەمە لە بری ئەوەی بڵێ خەباتی سیاسی ئەو سەردەمە خرایانە و دەقە شیعرەکان ئاماژەیەکی تری بەکارهێنا. بۆ منە ئەڵێت لە شۆڕشی 4 تەموزی ساڵ 1958 شعر ڕاستەوخۆ دەنگی خۆی خستە پاڵ ئامانجەکانی ئەم شۆڕشە، ئاوا بەو شێوەیە باشە. ئیسە لێرە ئەڵێ شاعیرانی کورد شعریان بۆ خەبات و تێکۆشانی گەلانی تر لە پێناو سەربەخۆی دانووسیوە، بەڵام لە قۆناغێکی ترە ڕاستە هەر باس خەبات و شتانەکە، بەڵام بە شێوازێکی ترە. لەولا ئەڵێ چی؟ ئەڵێ شۆڕشی کۆنگۆ ئەو شتانە. لێرە قۆناغی دووەم ئەڵێ چی؟ کوانیە ئەڵێ بایەختان بکێشێنە تەواتی نەکەنە بۆ ئەوەی کەواسە بەردەمی شار دەستکاتە، بەڵکو فراوانتری گەور شاعیرانی کورد لە باڵ ئاوردانەوە لە خەباتی نەتەوەکەیان باوەشیان بە خەباتی گەلانی تری مافرا کردەوە. خۆ لەوێ شەر باسی خەبات و شتی کرد، بەڵام وەکوتم شێوازی داڕشتنەکەی جیاوازە. ئەنجامە زۆر مهمەکە بتوانین جایکەیتەوە باشە. جاکردنەوەی ئەم شتانە زۆر گرنگە، چکە لە پرسیاری وزاری هاتۆتەوە ئەمەی داوە و هەرچێ قۆناغەکەشی داوە، یعنی زۆر لێکۆ نزیکەنە بێ وریام ڕووداوە نەبی. هەر لێرە لە شۆڕشی 4 تەموزی ساڵ 1958 لە ڕاستەخۆ دەنگی خۆی خستە پاڵ ئامانجەکانی ئەم شۆڕشە، بەڵام لە 61 لە شۆڕشی ئەیلولا هەڵە ڕاستەخۆ چووە شعری گوتی ڕاستەخۆ چۆن ناسەنگەری پێشمەرگەوە. هەر عینەن لە قۆناغی سێمە
بە شێوازێکی تر باس کرا ئەڵێ شیعر دژی جەوروسیستەم و زۆرداری دژون ئەوەستایەوە گشتی هەر سێ خۆناغی شیعر باسی دوژمن و خەباتەوە شتاناکە بەڵام وەکوتم شێوازی دەربڕینەکەی جیاوازە باشە لێرە ئەڵە چی ئەڵێت کواچی لات لێرە نییە ببورن یان بۆ من ئەم شتان ئەڵێ وێنەی شعری خۆی دەرباز کرد لە لاساییکردنەوە وێنەی دووبارەکە لە وێنەی شێرجان بەکارهاتوانی ئەو شتانەی کە زان گرنگە هایلایتیکەن جایکەنەوە لەگەڵ خۆناغەکانە ئەنجا سەرچاوە شتەکانیشی بزانێ سە بۆ منە ئەڵێ سەرچاوەکەی لە چی واتە لە ڕووداوە کارەسات و مێژوونەتەوەی ژیانەکە وەرگیراوە یان لێرە لە تیفەڵمات ئەڵێ وێنەی یاخێبووم پیشاندا کە یەکێکە لە شاعری دیارەکانی خۆناغەکە بە سوودبینین لە چی بە سوودبینین لە ئەفسانەی و مێژوویەکانی ناو کەلتوری نەتەوەی جیهانی ئێستا بڵێن باشە چۆن ئاوا تۆ چۆنە بێ ئاوردیکەیتەوە شتانە ئەبێ هەموو شتێک بخۆی لە بەرکەی هەموو ئەو بابەتانە جیاکەیتەوە لێکتر چکە ئێستا پرسیارەزانەکانی شتا پیشاندەم ڕێک و خۆیاتۆتەوە و هەرچێ خۆناغەکەشی داوە یعنی بێ بەوردی بخوێنە نەک بڵێن وڵا هەر لە بەرکردنەوە شتانە چکە هەر لە بەری بکەی لە بەری بکەی ڕاستە ئەگەر وەرەقەکەت پێش چاو بکەوێت دڵنیان بیر دەکەوێتەوە بەس ئەگەر هەرسێ خۆناغەکە بە تێکەڵی بۆ بینیت سێرەکەی ناتوانێت هەرچی داهێنێتە بەردەست باسی خەباتەوە شتانەکە وازانی هەرسێ خۆناغەکەیە کەچی شێواز دەربڕینەکەی جیاوازە وەڵامیشە گۆڕێ باشە یعنی وریای ئەو شتە بن وەنجا یەک شتریشەیە ئەوە پێم وتن کە ئەوە جیاکەنەوە نمونەیەکی تریشەیە کەسە خۆم خەریک بووم ڕەخنەمە خوێند سێکرد لە بەس لەم دووپەڕەیە سێشەن جیاوازی تایە لێرەیە ئەڵێ لەگەڵ بڵاوبوونەوەی گۆڤاری گەلایەش ئازەمینەیەکی لەبار ڕەخسا بۆ وتاری ڕەخنەی لێرەیە ئەڵە چی ئەڵێت بە بڵاوبوونەوەی گۆڤاری شەفاق ڕەخنەی ئەدەبی گەشە سەرنجی دیاری بەخۆیەوە بین اینجا لێرە ئەڵێ چی لێرە ئەڵێت بەکردنەوەی بەشی کوردی لە کۆلێژی بەغدا ئەمانە ڕەخنە سیماشەقڵێکی گەشتر و زانستیانەتری وەرگرت لێرە لە بزوتنەوەی ڕەنگاڵێ ئاسۆیەکی نوێ و بارێکی نوێ فراوانی لە بەردەم ڕەخنا کرایەوە یعنی ئەم بابەتان ئەنجا لێرە ناوەڕاستی شەستەکان ئەڵێ ڕەخنە ئەدەبی هەنگایەکی نییە بەرەو پێشوونی بە ڕەخسانی زۆر گرنگایە زۆر مهمە ئەو ڕدانە لە یەکتری جیا بکەیتەوە چکە لە وزاریە سە پیشانتانێ وزاریەکانیش سێرەکەی شێواز دەربڕینەکانی هەرمی هەموو ڕەخنە هەر حساغە باسی هێشتاناگە بە سێرەکەی هەمووی هەر بەرەو پێشچوونە هەمووی هەرڵێ بەرەو پێش چووە گەشتە سندی بەخۆیەوە بینەوە و زمینێکی لە هەسێرەکەی ماناغای لێ کۆنجیگە کەچی وەڵامەکانیشان جیاوازە ئەمەیەکێ لە خاڵەکان کە باسم کرد و یەکێ لە خاڵەکانی تریش بۆی بتوانانی بە ئاسانی شتەکان بیرکەوتە یانی بە پاشی دەبێت کۆنتڕۆڵکەی ئەوەیە کە بابەتەکان ڕەبتکەی بەیەکەوە یعنی ئێستا سێ قۆناغی شعرمان خوێند قۆناغی یەکەم ساڵی 1939 بوو بۆ 1950 باشە ڕێک لە ساڵ 1939 کە قۆناغی یەکەمی شعر دەست پێکا وەرە سەر بابەتەکانی ترکە لێرە ڕەخنە ڕەخنە بزان لە چی شوێنێکەوە ساڵ 1939 دە سێرەکەی لێرەوە دێ باشە یعنی لەمە زۆر گرنگەمەوات لێگات بە ئاسایی بابەتەکان بیبیێتەوە ئەو ڕووداوانە بنسە بوون نووسە ساڵ 1939 ساڵ 1939 دانە لە بابەتە ناوەڕۆکیەکانەوەی کە لە یەکەم پەڕاپشاندان قۆناغی یەکەمی شعر ساڵ 1939 سێرەکە لە 1939 باسی چیمان کرد لە شعرە ئەمانە زۆر باشە ئەنجادەی لە ڕەخنا باسی چیمان کرد لە 1939 ئەنجادەی لە وتارە باسی چیمان کرد لە 1939 ئەمە فکرێ زۆر باشە بۆی بابەتەکان بە ئاسانی بیر بێتەوە شتە تریش باسەکەم لەسەرەوە جوانتر لەو مەبەستەکەم تێگەین بۆ منە لە قۆناغی دووەمە لە شیعرە کە لە ساڵ 1950 دەست پێکە بۆ 1970 یەکەم شت ئەڵێ ئەڵێ بەهۆی هەڵگیرسانی شۆڕشی چواری تەموزی ساڵ 1950ەوە شیعر ڕاستەخۆ دەنگی خۆی خستە پاڵ ئامانجەکانی ئەم شۆڕشە ئەی باشە لە ڕەخنا لە ساڵ 1950 چی ڕوویدا دوای شۆڕشی چواری تەموزی ساڵ 1950 ئەڵێ بواری ئەوە لە بەردەم نووسەرانی کورد کرایەوە کە لە کۆڵینەی ڕەخنەی بڕاوکە بڵاوکەنەوە ئەگەر ئەم بابەتانە ئاوا کۆنتڕۆڵکەن بێکەوە زۆر بەباشی زۆر ئاسانیش بیرتان دێتەوە و درەنگش لە بیرچانشێتەوە خۆمەواکەم خۆمس ئەوەنە بابەتەکان دووبارە کردێتەوە ئەو تەکنیک گشتانە بەکارێناوە هەموو وەرزیەکەمەتان بە 20 خولەک بەسی خولەک دووبارەکەمەوە بۆرزی دومی شەرەمان شێوە ئەمە چکە ماوەیەکی زۆریش نەخوێندە ڕەنگە زۆرم پێ بچێ بەس ئەگەر دوو سجایەتە دووبارەکەمەوە دڵنیام کەمتریشم پێچێ چکە ئەو تەکنیک گشتان بەکارێناوە زۆر استفادە هەیە بابەتەکانم لە هەموو هینەکان ڕەبت کردەوە بەیەکەوە ساڵەکان چکە هەموو ساڵەکان هەر دووبارە بێتەوە لە هەموو ئەدەبەکەیە بەس چیە بابەتەکانە گۆڕێ جارێک ساڵ 1950 لە شیعرە هەیە جارە لە ڕەخنەیە هەیە جارە لە وتارە هەیە باشە ئیسە بۆ منە لە شیعرە لە ساڵ 1970 کە ماوەی یەکەمی قۆناغی سێماڵە کە گروپی ڕوانگە سەریاڵدا بۆ هۆی ئەوەی کە بزوتنەوەی ڕوانگە ئەڵێ چی لە بزوتنەوەی ڕوانگە ئەمە لە شعرەوە بەسم ئەڵێ لە بزوتنەوەی ڕوانگە گۆڕانێکی باشی بەسەر ڕوخسار و ناوەڕۆک داهێنا
و هەروەها هەڵگری گوتارێکی نەتەوەی قوڵ بوو و ئەوان جگەلەوەی کە گۆڕانە بەسەر ئەو ڕوخسار و ناوڕەکە هینە دەیانست شیعر پەیامی یاخی بمگەێنێ ئەمە تەفاسیلەکانی شیعرە ئەنجا دەی بزان لە ڕەخنا لە ساڵ 1970 چی ڕوویداوە ئەمە تا لە ساڵ 1970 بەهۆی سەرڵدانی بچوتنەوەی ڕوانگەوە ئاسیۆیەکی نوێ لە بەردەم چالەکی ڕەخنەدا کرایە بابەتەکان هەموو ڕەبت کە بەیەکەوە یان بۆ نمونە لە وتار کە هێشتا خۆم پێ نەگەشتوم لە وتار لە ساڵ 1970 بزان چی ڕوویداوە ئەڵێ لە دوای ڕێکەوتنی 11 ئازار 1970 سەربەخۆی کورسان بۆ چەند ساڵانێک گوزیرنەوەی ئەدەبی پێشخستووە بابەتەکانی بۆ شێوەیە یان لە شۆڕشی چواردە تەمووت ساڵ 1950 ئەڵێ چی ڕوویدا ئەڵێ ڕاستەکان ڕژەمی پێشوو گۆڕانەمە ژوای لێ کرد کە وتار بەرە پێش چێوە بۆ شێوەیە ئەنی بابەتەکان هەموو ساڵەکان هەموو بابەتەکان ڕەبت کە بێگەوەش فکرێ زۆر باشە ئەم چەند شتە بەکاربێن ئینشاڵڵا لە ئەدەبا هیچ کێشێکتان نابێ و زۆر ئاسان بیرتان دێتەوە درەنگیش بیرتان چێتەوە و هەموو بابەتەکان ڕەبت کە بێکەوە زۆر خۆشتر ینی بابەتەکە بیرکاری فیزیا ئەمانە لێدەوە گیاسا شتی لێ دێت چکە ڕەبت کردەوە بێکەوە و یەک شتی تریشم بیر نەچێ بۆ لە بیر نەچوونەوەی ناوەکان بۆ منە ناوی شاعیرەکە یان شتێکە دەتوانین ناوەکان لە یەکتری نزیکەیتەوە یان هەنێ تەکنیکی هێستا بۆ نمونە لە ڕەخنا شتێکم نووسیوە لە ئەرستۆفانیس ئەوەی کە شاعیرە یۆنانیەکە ئەڵێ ڕابۆچین ڕەخنەی دەربارەی سێ شاعیری گەوری یۆنانی خستۆتە ڕوو بۆ ئەوەی ناوەکەت بیر نەچێتەوە ئەم چەند تەکنیکە توانین بەخۆ بەکاربێنین بۆم لەسەم لێرە چیم کردووە یوربیدز دوو یا ئیتیایە باشە ئەسخیلۆس دوو سی ئیتیایە دوو پیتی سێ سۆفۆکلیسیش عینەشت دوو پیتی سی ئیتیایە باشە ئەتوان ئەم شتانە بە خۆدا بەکاربێن درەنگ شتەکاندان بیرشێت یان بۆ نمونە لە ئەلفرێدی مۆسەیە پێناسی ئەلفرێدی مۆسێ چییە ئەڵێت نووسەرێکی ڕۆمانتیکی فەڕەنسی بووە وتوێتی چی وتوێتی ئەوەی گرنگ بێ بەلای منەوە ئەوەیە کە گوێنە دەمە ئەقڵ یعنی ئەم کابرایە گرنگی بە ئەقڵ نادا توانین ناوەکەی بە شتێکەوە بچوێنی بۆ منە ئەلفرێدی موسێ من چوباندومە بە شتێکەوە وتومە ئەلفرێد بێ ئەقڵ هەها سێرەکەی ژمارەی پیتەکانی شێرەماشتە دی موسێ دوو موسێش 4-6 ئەوەش دوو ئەوە 4-6 پیتەکان هەنەرەماشتە ئەلفرێد بێ ئەقڵ ئەم کابرا وتوێتی چی پێناسم کابرا چی ئەڵێەوەی کە گرنگ بێ بەلای منەوەیەکی گوێنە دەمە ئەقڵ یعنی ئەم شتانە توانین بە خۆ لێکۆنجیکرد یان ئەفلاتۆن دەڵێ کە جڵاو بدەیت لە دەست ئەست و جڵاو نەدەیت لە دەست هەست و سۆزە بەڵکو جڵاو بدەیت لە دەست ئەقڵ ئەفلاتۆنم شوباندۆ بە ئەنیشتاینەوە توانین ئەم شتانە بەکاربێنین ئەمە یارمەتێکی زۆر باشترە لە خوێندنی ئەدەب و بۆی درەنگش دەبیرچێتەوە ئەم بابەتەکانیش زۆر بەباشی کۆنتڕۆڵەکەیت و ڕەتیانەکەی پێکەوە ئینشاڵڵا سوودی لێبینن وسا سەرکەوتوو من خواتان لەگەڵ ستاندی مۆبایلەکەم لەدا دوای بیرم کۆتەوە وزارەکانم ڕیکۆرد نەکردوە هێڵاتی مۆبایلەکە بەدەستەگرم کێشە نییە سێ پرسیاری 37 بکەن ئەڵێ کام شاعیری کورد بە سوودبینی لە ئەفسانە و هێمامێژوویەکانی ناوکولتوری نەتەوەی جیهانوێنەی یاخەبووم شانەدا هاوتم وەکارەکانی لە بەرکەرمە لە تیفاڵمەتە پرسیارێکی تر پرسیاری 36 ئەڵێ کەی شیعری کوردی ڕاستەوخۆ چوە ناو سەنگەری پێشمەرگەوە ڕێکسەر لەو خاڵانە بوو کە باسم کردە بێ بە باشی بیزانی شیعری کوردی ڕاستەوخۆ چوە ناو سەنگەری پێشمەرگەوەمە شۆڕشی ئەلولی ساڵە 1960 ئەنجا ئەڵێ کەی شیعری کوردی دژی جێوەرستەم و زۆرداری دژون وەستایەوە چەنە هەفتە ساڵی 1970 بە 1975 دوایەوە پرسیاری 34 دەڵێ کەی شیعری کوردی پەیامێکی مرۆڤایەتی هەڵگرت بوو 1950 دەڕووی تەکنیکی شیعرەوە کەی وەکو مرۆڤ مامەڵە ڕەشتە بێگیانەکان کراوە 70 بە 75 یەک دوشتی تریشە بوو ئەڵێ خەباتی ڕامیاری کام سەردەمە چۆنەوە دەقە شعرەکان تامان ڕامیاری واتە سیاسی خەباتی سیاسی کام سەردەم چۆنەوە دەقە شعرەکانەوە تامان قۆناغی یەکەم 1939 بە 1950 ئەم شتانەم چکە جیان کردێتەوە زۆر بە ئاسانی وەڵامەکەی زانم